قربنده آشتی و آسایش رجالات ناوراست. دوباره يلا قربنده آسایش و آشتی رجالات ناوراست مبسا 2024 الدهوکه کو گرم و گرب تایبتشی بحثا آشتی و برقرار بوناوی هفت دجی آشتی الوی نافچه تکرن لپراستشی درگه که باشه بونمونه اگرم بحثا و برهنان بکید ناوا کردستان و عراق ده حتی چراده ام کارین کار بینین جوی پاشاروژا که باشتر جوی عالی و پیوندی تایبتی جد نف براولاتان ده حتی چراده الویری بهستر لتن وان مجارات گل مهوانه که دیب تایبتی جی مبسیم بحث کین کو برای هاوارد شاتس آبوری ناس بسپور آبوری دامز روا رندت گل مده هنگلا گل بخیر هاتن بود دهو که بو مفسه جارایی که نی نهین تنه دهو که جارایی که جنی نهین مفسه باش دارن لبزانم که از اگر بیشم شیکی حتی دهه پیشکفتن آبوری و برهنان تو ده چه پلی که دیا وی بابتی جوی هرما کردستان اوات بردیتی و گل اوانو که زۆر سپاس من زۆر شەرەفمەندم لێرەم ئەمە سێم جارمە لە مێبس بەشدارم هەر ساتێک لێرە بووم دەرفەتێکی گونجاو بووە وەک ئەوەی ئێوە ئاماژەتان پێدا توێژەر و کەسانی گرنگ هاتوونەتە ئێرە تاوەکو بیرۆڕە ئاڵۆگۆڕ بکەن لێرەدا چەندین بەرەو پێشچوون هەیە لە دهۆکیش بەرەو پێشچوونێکی باش بەڕێوە چووە لە شارێکی زۆر گونجاوە بۆ ژیان من چەندین جار هاتوومەتە دهۆک بەڕاستی شارێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە و هەرێمی کوردستان وەک ناوچەیەکی گرنگ وەک ناوەندێک بۆ بۆ کۆکردنەوەی بیر و ڕاجیاوازەکان و پێشوازێکی زۆر باشمان لێکرا من دەبینم کە چۆن بەرەو پێشچوون هەیە لێرە بەرەف پێشچوونێ تایبەتیژش یەکی حتا دەهێت و چەندێ دیە وێ بەرەف پێشچوونات ناوە هەرێما کوردستان ژالیە ئابووری و بەرهێنانێ بە ئەمە پرسیارێکی ناوازەیە من دەمەوێت بڵێم دە بەڵام نامەوێت بڵێم دەش دەڵێم حەوت ئەمە چەندین ئاڵنگاری لە چەند ساڵی ڕابردوودا هەبوون کۆمەڵێک ئاڵنگاری بوون کە لە دەسەڵاتی ئێمەدا نەبووە ڕوویان داوە بۆ نمونە نەوت پرسێک بووە کە لە دەسەڵاتی ئێمەدا نەبوو لە کۆنتترۆڵی ئێمەدا نەبووە لە کۆنتترۆل دەرچووە و چۆن دەتوانین ئێمە بەرەو پێشچوون بکەین لە پرسی نەوت چۆن بەرەو پێشچوون بکەین لە کاتێکا کە ئاڵنگاری هەبێت بۆ نمونە بەرەو پێشچوون لە تەکنۆلۆژیای زانیاری بەرەو پێشچوون لەو پێشکەوتنانەی کە ئێستا هەیە لەو بەرەو پێشچوونانەی ئێستا هەیە لە بواری تەکنەلۆژیا پێویستە کار بکەین لە نێوان لایەنەکانی دیکە عێراقیش پێویستە ڕۆڵ بگێڕێت و ئەوەی کە لە بودجەدا هەیە پێویستە پێکەوە هەماهەنگیان هەبێت لەگەڵ لایەنەکانی دیکەوەری کوردستانی ڕاستی کە هەفتیش پلەیەکی زۆر باشە ئەم پێشکەوتنی لە هەرێمی کوردستان لە مەسەن بەو شێوەیە وەصفی دەکەن هەرێمی کوردستان سەرڕای ئاڵنگاریەکان کە توش باست کرد ئالوزیەکان بەڵام بەپێی ئەوەی توش باست کرد هەفتیانێ سەرکەوتوو بووە بەڵام بۆ عێراق سەرکەوتو نەبووە وڵاتێکی دەوڵەمەندە دەتوانێت زیاتر بەرەو پێش بچێ بە تایبەت لە ڕووی ئابووری و بەرهێنان بۆچ عێراق نەیتوانی وەکو کوردستان بێت ڕاستە عێراق ئاڵنگاری هەیە ئەو ئاڵنگاریانە زیاتر پەیوەندیان بە حکومڕانیەوە هەیە بابینە سەر سەرچاوەکانی داهاتی عێراق دانیشتوارێکی گەنجی هەیە و پشتی بە نەوت بەستووە عێراق نەوت تاکە سەرچاوە نییە بۆ ئەوەی پشتی پێ ببەستیت سەرچاوە گونجاوەکە خەڵکی عێراقە دانیشتوانی عێراقە پێویستە سوود لە توانای ئەم دانیشتوانە گەنجە ببەستی بۆ ئەوەی بەرەو پێشچوون هەبێت و پێشتر عێراق سوودی لە نەوت بینیوە بەرەو پێشچوون هەبوو لە نەوت بەڵام پێویستە پشت بە سەرچاوەکانی دیکەی داهات ببەستی و کاریان تێدا بکەیت و باشتر دەبێت ئەگەر ئەم سەرچاوانەی دیکە کە هەن بۆ نمونە لە بیناسازیدا لە وەبەرهێناندا زیاتر بتوانین سەرنج بخینە سەر ئەم کێرتانە و سەرچاوەکانی داهات فرەچەشن بکەین زیاتر پشت نەبەستین بەنەوت بۆ ئەوەی زیاتر و زیاتر لە کەرتە جیاوازەکان بەرەو پێشچوون هەبێ بەداخەوە عێراق
سەرنجی خستووەتە سەر کەرتی گشتی ئەمەش کارێکی خراپە پێویستە کەرتی تایبەتیش لە پاڵ کەرتی گشتی و کەرتی حکومی زیاتر پەرەی پێ بدرێت و بتوانی خەڵکی دیکە لەم کەرتە تایبەتانەدا دامەزرێنێت و کارێکیان دەستکەوێت تاوەکو زیاتر ئەم کەرتی تایبەتە بچێتە پێشەوە و بازرگانی لە کەرتە تایبەتەکاندا بکەین و ئەوەشی لە هەرێمی کوردستان کراوە بەڕاستی شتێکی ناوازە کراوە و توانراوە کەرتی تایبەت زیاتر بەرەو پێشەوە ببرێت سەرچاوەکانی داهات وردە فرەجەشن دەکرێت و هەروەها ڤیزایشی هەڵگرتووە لەسەر چەند بازرگانێک و چەند کەرتێک کە خەڵکی بێن و بەرهێنەرانی بیانی بێن بێنە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن ئەم ئاسانکاریە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی زۆر گرنگە کە بتوانێت و بەرهێنەرانی دەرەوە بیانی بێنە هەرێمی کوردستان لە کەرتە جیاوازەکان پەرەو پێشەوە ببن چونکە بەڕاستی دەرفەتی زۆر ناوازە هەیە لە کەرتە جیاوازەکانی هەرێمی کوردستان چارەسەری ئێمە ئەوەیە پێویستە عێراق بڕیارێکی زۆر قورس بدات لە 20 ساڵی داهاتوو تا ئەوەی بتوانێت ئەم کەرتە تایبەتەکان زیاتر بەرەو پێشەوە ببات و سەرچاوەکانی داهات زیاتر فرەچەشن بکات. بابەتێکی دیکەی زۆر گرنگ لە هەرێمی کوردستان بە تایبەت بۆ کەمکردنەوەی گەندڵ یان نەهێشتنی یان هەتا هاوکاریکردنی زیاتری هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تایبەت بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بە بانقیکردنی موچەی فەرمانبەرانە وەکو هەنگاوی یەکەم پرۆژەی هەژماری من ڕەنگە ئێوەش زانیاریتان هەبێت لەم بارەیەوە هەتا چڕ ڕاددە هەرێمی کوردستان لەم هەنگاوانە سەرکەوتوو بوون بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە بەرە و پێشچوونێکی زیاتر و باشتر بەخۆیە ببینێ. بەڵێ بە دیجیتالکردنی دامەزراوەکانی حکوومەت زۆر گرنگە ئەمە بەرەوپێچوونێکی زۆری گرنگە من پێم وایە کە کاهیوا ئەفەندی زۆر کارێکی ناوازە و باشی کردووە و سەبارەت بە کەرتی دارایی با بڵێین دەستپێشخەری هەژماری من دەستپێشخەرێکی زۆر گرنگ بوو خەڵکی توانیان دامەزراوەکان و موچەکانیان بە بانکی بکەن لە ڕێگەی بانکەکانەوە موچەکانیان وەرگرن چەندین ئاڵنگاری هەبووە و پێویستە ئەم ئاڵگەرێنە چارەسەر بکرێت وە بە بانکیکردنی موچەی فەرمانبەران کارێکی زۆر گرنگە دەتوانرێت ئەم خەڵکی لە بانکەوە موچەکانیان وەربگرن و دەتوانن لە خزمەت گوزاری زیاتر لی سوودمەند بن دەتوانن قەرز وەربگرن و دەتوانن ڕێکەوتنیان هەبێت لەگەڵ بانکەکەدا و ئەمە کاراسانێکی زۆر گرنگە بۆ دانیشتوان و موچەخۆران ئەمە یەکێکە لە بەرەوپێچوونەکانی کەرتی دارایی سیستمی دارایی و بوونی هەژمارێکی ئەلکترۆنی بوونی ئەم هەژماری منە بەڕاستی زۆر ناوازەیە و هیوادارم لە تەواوی عێراقیش ئەمە پەیڕەو بکرێت. با ئێمە ئەمجارە باسی جیهان بەگشتی بکەین بە تایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە زیاتری لێرەیە وزە کە باسی وزەی خاوێن دەکرێت لە دوا ڕۆژ بەڵام ئێستاش هەر باسی نەفت و دەرهێنانی دەکرێت بەپێی ئەو پێشبینیانەی کە وەکو ئابووری ناسێک هەتا چەند ساڵی دیکە دەبین نەفت دەربهێنرێ ئیتر دوای ئەوە کوتایی پێبێنرێ پشت بەستن بە وزەی خاوێن بکرێت. دوو کێشە هەیە دوو پرس هەیە لێرەدا عێراق وەک وەبەرهێنەر و عێراق وەک بەکارهێنەر هەموو ئەمانە پێکەوە بەسراون هەموو داواکاریەکان لەسەر ئەوەن کە وەبەرهێنانی نەوت کەم بکرێتەوە دەرهێنانی نەوت کەم بکرێتەوە بە بەراورد بەوەی کە زیاد بکرێت. عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە نەوتێکی زۆر بەرهەم دەهێنێت و لە ڕابردوودا تا ڕادەیەک سەرکەوتوو بە بەڵام لە پاڵ ئەمەشدا پێویستە لە کەرتەکانی دیکە سەرکەوتوو بێت و بەهۆی بە دەرهێنانی ئەم نەوتەوە گازێکی زۆر زیانبەخش چووەتە بەرگەهەواوە ئەمەش زیانی بۆ با بڵێن ژینگە دەبێت و دەتوانرا سوود لەم گازە وەربگرێت بۆ بەرهەمێنانی کارەبا دەتوانرا لە بری ئەوە سوود لە کەرتەکانی دیکە وەربگرێت سوود لە وزەی نوێەوە بۆ وزەی خاوێن وەربگرێت و ئێستا
جیهان زیاتر هەنگاو بە هەنگاو دەڕۆنە پێشەوە بۆ ئەوەی سوود لە وزەی نوێەوە بووە وەربگرن و وزەی خاوێن وەربگرن چونکە و سوود لە وزەی خۆر وەربگرن پێویستە عێراقیش ئەم کارە بکات و پێویستە وێزگەی وزەی خۆر دامەزرێنێت و بتوانێت کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە بەرهەم بێنێت چونکە ئەمە گرنگە چونکە تەواوی جیهانیش بەرەو ئەو ئاراستەیە بەرەو ئەو ئامانجە هەنگاو دەهێنێت ئەگەر تۆ سێری هەموو جیهان بکەیت تاوەکو ئێستا عێراق هەر نەوت بەرهەم دەهێنێت سڕای ئەوەشی کە بەرهەمی دەهێنێت بەکاریشی دەهێنێت و دەبێت ئێستا و بەرهێنانێکی فراوانتر بکرێت سەرنجێکی زیاتر لەسەر ئەوە بێت و بەرهێنانی نەوت کەم بکەینەوە و چونکە ئەگەر تۆ ئەمە بکەیت ئەگەر وە بەرهێنانی زیاتر بکەیت لە نەوتدا نەوتی زیاتر بە کورتی ئەگەر وەڵام دەربهێنی جیهان بەگشتی کەینێ وزەی خاوێن گرین ئەنرژی دەبتە جێگرەوەی نەوت و ئەو بابەتانە من لەو باوەڕەدام تۆ پرسیاری ئەوە دەکەیت کە کەی وە بەرهێنانی نەوت ڕادەگیرێت من پێم وایە زۆر هێواشترە لەوەی کە خەڵک بیری لێ دەکاتەوە و وزەی خاوێن تا ڕادەیەک هەرزانترە لە نەوت و لە وزەکانی دیکە و پێویستە ئەم وزەیە بەکار بهێنرێت چونکە هەرزانترە و زیانی کەمترە بۆ ژینگە دۆستی ژینگەیە من پێم وایە چەندین دەخایەنێت تاوەکو بگەین بەم ئاستە یەک داواکاریت لێ بکەم لە کامێرەی خۆت ئەگەر قسەیەکی تایبەت بۆ ئابووری ناسان وە بەرهێنەرانی وڵاتی خۆت و جیهان لەبارەی کوردستان و چیان پێ دەڵێ کوردستان بە تایبەتی ناوچەیەکی زۆر سەرنجڕاکێشە بۆ بەرهێنان چونکە ئاسانە بۆ ئەوەی بگەیتە هەرێمی کوردستان ئاسانە بگەیتە حکوومەت ئاسانە مامەڵە لەگەڵ خەڵکەکەیدا بکەیت و کەرتی دیکە کەتەکانی باڵێن گەشت و گوزار کەرتی گشت و کاڵ زۆر گرنگن بۆ ئەوەی بەرهێنانی تێدا بکرێت من مەبەستم لە کەرتی گەشت و گوزار ئەوەیە کە لێرە ناوچەیەکی زۆر گرنگ و گونجاو هەیە ناوچەیەکی زۆر جوان هەیە خەڵکی دێنە ئێرە بۆ بینینی ئەم شوێنە مێژوویانە ئەم ناوچە جوانە چەندین دیمەنی زۆر جوانی هەیە بۆ ئەوەی بۆ بەرهێنانی تێدا بکرێت بە هەمان شێوە لە کەرتی کوشت و کاڵیش چەندین دەرفەتی گونجاو هەیە کە بۆ بەرهێنەرانی دەرەکی بێنە هەرێمی کوردستان بە بەراورد بە ناوچەکانی دیکەی وڵاتانی دیکە لە ناوچەکە بە بەراورد بە ناوچەکانی دیکەی عێراق من پێم وایە هەرێمی کوردستان زۆر گرنگە و بابەتێکی دیکەش لۆجستیکە لۆجستی هەرێمی کوردستان زۆر گرنگە دەتوانن بێنە هەرێمی کوردستان و ئاسانترە مامەڵی لەگەڵدا بکرێت لە باکوورەوە بێتە باشوور و ئامد با بڵێن کاراسانەیەکی زۆر گرنگ کراوە و زۆر باش کراوە بۆ لەگەلک سپاس بوو تا بەڕێز هاوار شەرت ئەبووریناس دامەزراوە ڕەند کوت و ئەبروکەت گەلمەدا بوو دوو کێنە دوبار هەین بخێر هاتن گەلک سپاس هەر بژی گەلە بخێر هاتن